کۆنفرانسی نێودەوڵەتی تایبەت بە کوردانی فێلی کە ئەم کۆنفرانسە سێ ڕۆژ بەردەوام دەبێت دیارە دوێنێ ڕۆژ یەکەمی بوو ئەمڕۆ دوم ڕۆژ وابرارە سپەی سێم ڕۆژی ئەم کۆنفرانسە بێت لەم کۆنفرانسەدا باس لەو تاوانە دەکرێت کە تایبەت بە کوردانی فێلی ئەنجام درراوە لە ناوڕۆک و گرنگی ئەم کۆنفرانسە واروها ئەوتۆرانی ناو کۆنفرانسا باس دەکرێت قسە و گفتوگۆ دەکەین تایبەت بە ناوڕێکی کۆنفرانس بە میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر میدیا ئیبراهیم مامۆستای زانکۆ لە بەشی کۆمەڵناسی فاکڵتەی ئادەبی زانکۆی سۆران کە بەڕێزیان بەشداربووی کۆنفرانسن. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. دیارە ئەو کۆنفرانسەی کە بەڕێو دەچێت تایبەت بە ئەو تاوانانەی بەرامبەر بە کوردانی فێلی ئەنجام دراوە بە دیاریکراوی ناوڕۆکی کۆنفرانسەکە چی لە خۆ دەگرێت؟ بەیانیتان باش و سپاس بۆ میواندارێکتان. ئەم کۆنفرانسە پرۆژەیەکی نیشتیمانیە بڕیارە هەر ساڵێک لەسەر کەیسێکی جینۆساید بکرێ ئەوانەی کە گەلی کورد ڕوبەڕووی بووەتەوە. ئەم ساڵ لەسەر جینۆسایدی کوردانی فێلی ئەکرێت. کۆنفرانسەکە ئیش لەسەر ئەوە کات ئەو ڕاستیانە بدۆزێتەوە کە تا ئێستا بە شاراوەیی ماوەتەوە وەکو ئەزانین قوربانیانی جینۆسایدی کوردانی فێلی بەشێکی زۆریان تەرمەکانیان گۆڕە بە کۆمەڵەکانیان تا ئێستا نەدۆزراوەتەوە ژمارەیەکی زۆری گەنجانیان بێسەر و شوێنن. جا ئەم کۆنفرانسە هەوڵەدا لە ڕێگای توێژینەوەی زانستی وتاری زانستیەوە تیشک بخاتە سەر ئەو لایەنە تاریکانەی کە لە کەیسی جینۆسایدی کوردانی فێلیدا هەیە. بەڵێ مامۆستا دیارە بەڕێستانوەکو بەشداربووەکی کۆنفرانس توێژینەوەکەتان لەسەر کاریگەری ئەم تاوانەیە لەسەر ژنانی کوردانی فێلی بە دیاریکراوی یاخود بەوردی ناوڕۆکی کۆنفرانسەکە چی لە خۆ دەگرێت و پەنجە خستنە سەر ئەم بابەتە گرنگێکی لە چیدا دەبینیتەوە؟ لە ڕاستیان من بەشدار بووی کۆنفرانسەکەم وەکو توێژەر و هەر لە هەمان کاتە ئەندامی لێژنەی ئامادەکاری کۆنفرانسم. بۆیە ئەزانم ئەو بابەتانەی کە لەوێ عرض کراوە کۆنفرانسەکە چەند تەوەرێک لە خۆ ئەگرێ. ئەو تەوەرانە بە پێی با بڵێن پسپۆرێ زانستیەکان دابەشکراوە، یاسایە، سیاسەتە، کۆمەڵناسیە، دەروونزانیە، جێندەرە، مێژووە، جوگرافیایە، ئابووریە، هەموو ئەم بوارانە لە خۆ ئەگرێتەوە. هەر یەکێک لەو بوارانە با بڵێن بە میتۆدێکی زانستی هەوڵی خۆیەدا بۆ ئەوەی تیشک بخاتە سەر ئەو لایەنەی کە دیراست نەکراوە بە شێوەیەکی زانستی لە کۆنفرانس با بڵێن لە کەیسی جینۆسایدی کوردانی فێلی بە شێوەیەکی گشتی، چونکە وەکو خۆمان نەزانین ئەمە یەکەمین کۆنفرانسی زانستیە لەسەر ئەو کەیسە ئەنجام بدرێت. مامۆستا ئەو بابەتانی کە لە کۆنفرانسەکەدا باس کراوە یاخود توێژەرەکان تەنها توێژەری کوردن یاخود بە شێوەیەکی گشتی دەکرێت بڵێیت ئەو توێژەرانەی کە تایبەت بەو تاوانە کاریان کردو و نووسینیان هەیە جگەل لە کورد توێژەری بیانیش هەیە؟ بەڵێ توێژەرەکان و بەشدار بووان من وەکو لە سەرەتا باسم کرد نزیکەی ١٠٩ بابەتی زانستی و توێژینەوە بابەتی زانستی مەبەستم وتاری زانستیە کەواتە تەنیا توێژینەوە نییە. ئەو بابەتانە ڕەزامەندی بەشداریکردنی کۆنفرانسەکەیان وەرگرتووە. بابەتەکان تەنیا ئەو کەسانە ناگرێتەوە کە لەم بوارە ئیشیان کردووە، بەڵام فۆکەسیش خراوەتە سەر ئەو کەسانە و پرس و ڕایان پێکراوە بەشێکیان لە لێژنەی ئستیشاری کۆنفرانسەکەن و لە هەمان کاتیشا بەشداریەکەن کەواتە هەم کەسانی خاوەن ئەزمون لەو کەیسە هەم ئەو کەسانەی کە پسپۆرن لە ڕۆی علمیەوە لەو کەیسە هەمویان بەشدارن لە 24 وڵاتی جیهان. دکتۆر ئەم کۆنفرانسە چۆن دەتوانێت هاوسەنگی بگەڕێنێتەوە بۆ ژیانی کوردانی فێلی؟ ئەوەی ڕاستی بێ من نامەوێت ڕەشبین بم، بەڵام هەندێ گرفتمان هەیە، هەندێک لێکەوتمان هەیە لە جینۆسایدی کوردانی فێلی ڕەنگە نەک بە کۆنفرانسێک بە دەیان و هەزاران کۆنفرانس چارەسەر نەکرێت. تەنیا ئەمە هەوڵێکە من ئەتوانم شتێک بڵێم لەلایەکەوە لە لای پراکتیکیەوە هەندێک لەو بابەتانەی کە تا ئێستا دیراست نەکراوە بۆ نمونە ئەو توێژینەی کە من ئەنجامم داوە لەسەر ژنی فێلی توێژینەوە نەکراوە لەسەر ژنی فێلی بە شێوەیەکی زانستی، هەروەها بوارەکانی تریش. بۆیە ئەڵێم ئەتوانم بڵێم ئەمە لە ڕووی پراکتیکیەوە هەنگاوێکی باشە بۆ ئەوەی تۆ میتۆدی زانستی بەکاربهێنی بۆ ئەوەی تیشک بخەیتە سەر ئەو تاوانە گەورەی کە دژ بە فێلیەکان کراوە.
بەڵام لە ڕووی دەرونیشەوە کاریگەریەکی زۆر هەیە. بۆ نمونە لە پانێڵەکانی دوێنێ شاید حاڵەکان ئامادە بوون و خۆیان قسەی خۆیان وت لەسەر ستەیج، خەڵکێکی زۆر ئامادە بوو گوێیان لە چیرۆکەکان گرت، ئەوانەی کە لە ناو بارودۆخەکە بوون و ئێستا لە دەرەوەی وڵات ئەژین و بە تایبەت لە وڵاتانی دەرەوە هاتوونەتەوە بۆ کوردستان بۆ ئەوەی بەشدار بن لەو کۆنفرانسە و دەنگی خۆیان بگەێنن بە هەموو جیهان. بە بڕوای من ئەمە کاریگەریە کە ئەتوانم بڵێم لە ڕووی دەرونیەوە وەکو دڵخۆشیەکە، دڵنەواییەکە، پشتگیریەکە بۆ هەموو کوردێکی فەیلی. بەڵێ دکتۆر، کەواتە ئەم کۆنفرانسە جگەلەوەی کە دەست دەخاتە سەر کێشەکان یاخود برینەکانی کوردانی فێلی و هاوکات تا چەندە یارمەتیدەرە بۆ بەدیکۆمێنتکردنی تاوی ئەو بەڵگ و بابەتانی تایبەت بۆ جینۆسایدە بۆنیان هەیە؟ حتمما بۆ دوکمنتکردن زۆر کاریگەری هەیە، چونکە ئەو دوکمنتاریە کە تا ئێستا کراوە لەو کەیسە ئەتوانم بڵێم بەشێکی هەوڵی حکوومەتە، بەشەکەی تری هەوڵی کەسە، ینی بە تاکە کەس توانای خۆیان بەکارهێنا بۆی دوکمنتەکان کۆ بکەنەوە. لێرە من بە بڕوای من دوای بڵاوکردنەوەی ڕاستپاردەکانی کۆنفرانسەکە و ئەنجامی کۆنفرانسەکە ئێمە دەستکەوتێکی زۆر باشمانە بێت لە ڕووی دوکمنتەوە، تەنانەت نەک بەس ئەو دوکمنتانەی کە با بڵێن خەڵک دۆزیوێتەوە و بە پارەی خۆی کڕیوێتی و لە لای خۆی دایناوە لە کاتی ڕوخانی ڕژێمی بەعەز، بەڵکو ئەو هەموو داتایی کە توێژەرەکان دەستیان کەوتووە لە کاتی ئەنجامدانی توێژینەوەی مەیدانی و لە نزیکەوە چاوپێکەوتن و دیراستکردنی چاوپێکەوتن لەگەڵ کوردی فەیلی و دیراستکردنی بارودۆخیان، ئەمە داتابیزێکی زۆر گرنگمان بۆ دروست دەکا بۆ ئەوەی قۆناغێکی دواتر بتوانین بارودۆخەکە بەرەو باشتر ببین، هیچ نەبێت هەم لە ڕووی پراکتیکیەوە وەکو باسم کردووە هەم لە ڕووی دەرونیەوە. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان، سپاس بۆ پرۆفیسۆر دکتۆر میدیا ئیبراهیم کە بەڕێزیان وەکو بەشداربووی کۆنفرانس و ئەندامی ڕێکخەری کۆنفرانس لەگەڵمان میوان بوون. زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانی بەڕێستا.